لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە ئەم بەرنامەیە تایبەتە چۆنیەتی بەرهەمهێنانی یان چۆنیەتی دروستکردنی کەسێکی پێشەنگی چاچی خاوەن پەیام و خاوەندێت. وەکو باسمان کردین لە بەرنامەکانی تر کە 5 بنچینەی سەرەکیمان هەیە بۆ ئەوی کەسێکی پێشەنگ دروست بکەین کە یەکەم بنچینە باسی بنچینەی قیەممان کرد کە بەها کە پێویستە ئەو کەسەی دەهێت کەسێکی پێشەنگی چاک بەهای هەبی. اینجا ئەو بەهایانەش گۆم بەهای ئیمانیمان هەیە، بەهای نەفسیمان هەیە، بەهای ئەخلاقیمان هەیە، بەهای ئەزمونیمان هەیە، هەروەها بەهای بەخشینیمان هەیە کە ئەو 5 بەهایە دەبتە هۆی ئەوەی کەسەکە پێشەنگی لە ڕووی بەهایەکان کەسێکی تۆکمە بین کە بەهای هەبی. لە پاشەوەی باسمان کرد خاڵی دووەم بچینە کە پێویستە کەسەکە پلانی هەبی کە باسی پلانیش دەکەین. پلان لە 5 بابەتدا لە 5 بابەتدا یەکەمیان لەو بوارەی کە دەوێت کاری تێ بکە پلانی هەبێ. بێت و گەنجێکی 16 ساڵ 17 ساڵ پێویستە پلانی هەبێ بۆ ئەوی بتە پێشەنگێکی چاک لە ئێستاکە ئەو بوارەی دەوێت تێدا کار بکە چییە. لە پاشەوەی پلان هەیە بۆ ئامانجەکانی خۆیدا چۆن تەرتیب دەکرێت، ئامانجەکانی چۆن جێبەجێ دەکرێت بۆ چەند ساڵ. لە پاشەوەی پلەبەندی هەبی لە نێوان ئامانجەکانی. لە پاشەوەی هاوسەنگی دروست بکە لە بینی لە نێوان ڕوح و هەروەها جەستە، لە نێوان عەقڵ و هەروەها سۆزدا. ئەگەر بێت و هەر کاتێک ئەم هاوسەنگیە تێکچوو کاتە پێشەنگەکە پێشەنگێکی لار دەبێت. لەوانەیە زۆر بە ئاسانی چیە زۆر و پێشەنگبوونەی لەدەست بدا لە پێشەنگبوونێکی چاک لە پێشەنگبوونێکی خراپدا. ئەگەر بێت و جانبی جەستەیی زۆر گرنگی پێ بدا، جانبی جەستەی غەرایز دەگرێتەوە. غەرایزی ئینسان زۆر جەستەی پێدا کەواتە جانبی ڕوحی مال کرد کەواتە ئەو جانبی جەستەی بۆی لێ دەکەم ئینسانە بەلا ڕێبرا. بۆ نمونە حەزی لە پارە بوو کۆنتڕۆلی خۆی لەدەستدا بوون لە جانبی سەرۆت و سامان کۆکردنەوە لەبەرەوەی چی خۆشیەکانی مەلەزاتی ژیانی پێوە دەست دەهینە. بەڵام ئەگەر بێت و جانبی ڕۆحیەکەی بەهێز بێت دێ سنوورێک لە بۆ ئەوی دادنی کە پارە بەس شێوەیە کۆ دەکرێتەوە. ئایا پارە بە هەموو ڕێگایە کۆ دەکرێتەوە؟ نەخێر، سنوورێکی لۆ دادنی ئەوە حەلالە و حەرامە. لە پاشەوەی کە هاتینە خاڵی کۆتایی لە پلاندانن، ئەویش پلان بۆ ڕۆشنبیری و سامان. پلان بۆ ڕۆشنبیری و سامان باسی گرنگی ڕۆشنبیریمان کرد کە باسی دوو خاڵمان کردیە لە ڕۆشنبیری. یەکەمیان گوتمان پێویستە ئەو کەسەی دەهێوێت پێشەنگبی کەواتە دەبی لە زانستە پسپۆریەکەی خۆی یان لەو بوارەی کە دەیهێوێت کاری تێ بکە کە لەو بارە یان لەو پسپۆریەکە کاری تێ دەکات تەواو زانستی تێدا کۆ بکاتەوە بۆ ئەوی ببتە پێشەنگ لە پسپۆریەکەی خۆی. ئەگەر کابرایەکی بیرکاریە، کابرایەکی کە جانبی فیزیاییان کابرایە کە گرنگی بەبی ئەدەدا، باشە دەبی لەو جانبانەدا شارەزایەکی پسپۆریەکی تەواوی هەبی بۆ ئەوی کاریگەری هەبی. دووەم خاڵ گوتمان بۆ ئەوەی کەسەکە کاریگەریەکی ئەرێیی هەبی، خاوەن پەیام و خاوەندی دێکی جوان و هەروەها کار بکە لە بۆ خۆشگوزەرانی مرۆڤایەتی، پێویستە لە زانستە شەرعیەکان شارەزابی. چەندەها نمونەشمان هیناوە لە بەرنامەکانی پێشوودا کە ئەو کەسەی کە لە پسپۆریەک ئیش دەکە غیر پسپۆری زانستە شەرعیەکانە، بەڵام لە هەمان کاتشدا کە ڕۆشنبیرە لە زانستە شەرعیەکاندا، ئەو جۆرە کەسە کاریگەری زیاترە، هەروەها بەردەوامبوونیشی لە پێشەنگبوونەکەی خۆی زیاترە، هەروەها خزمەتیشی لە بۆ چیە لە بۆ مرۆڤایەتیدا زیاترە. ئەم دوو خاڵەمان باس کرد. خاڵی کە ئەوڕۆ بەرنامەی 50 یەکەمینە کە باسی پلان بۆ ڕۆشنبیری گشتی کە پێویستە ئەو کەسەی کە دەوێت پێشەنگێکی کاریگەر بین پێویستە ڕۆشنبیریەکی گشتی هەبی. عین زۆر زاروێت تەمەشا دەکەین کەسێکمان هەیە کە پسپۆرەکەی زانستە شەرعیەکانە، کەواتە زانستە شەرعیەکانیش دەزانی. بە هەمان شێوە کەسێکی تریشمان هەیە زانستە شەرعیەکانی هەیە پسپۆرە، بەڵام دەبینی یەکەشیان لێک ئەوەکەی تر کاریگەری زیاترە، پێشەنگترە، بەناوبانگترە، هەروەها زیاتر خەڵک ئیسفادەی لێ دەکات. لەبەر ئەوەی ڕۆشنبیریەکی گشتی هەیە. ئەو ڕۆشنبیریە گشتە بوویتە هۆی ئەو کەسە تەفڕەیە بکە، بازدانێ بکە لەسەر هاوشێوەکانی خۆی. جوانترین نمونەش لە بۆ ئەو کەسە کە بریتە دکتۆر
عثمان هەڵەبجەیی کە دەبینین کە پسپۆرە لە بواری زانستە شەرعیەکاندا لە ئوسوڵ فقه هەروە لە شەریعەتدا بەڵام دەبینین لە قسەکانیدا لە وتەکانی بەدیار دەکەوێت کە غێری ئیتیمامی بە ڕۆشنبیریەکی گشتی هەیە ڕۆشنبیریەشی چی هەیە گشتی هەیە ئەو ڕۆشنبیریە گشتیە بووی تۆ ئەوەی زیاتر زبکە زیاتر کاریگەری هەبی دەوریە لە پسپۆریەکەی خۆی تەواو شارەزایە بەڵام ئەو ڕۆشنبیری گشتیش چییە دەبتە هۆی ئەوەی کە بەهێزبی بەڵام بە پێچەوە نەگەر بێت و کەسێک پسپۆر بی لە زانستە شەرعیەکان و بەڵام لە بواری پسپۆری گشتیدا زیرەک بی و زیرەکتربی لە زانستە شەرعیەکە ناکرێەوە ئەو زۆرە کەسە تەنها کاتێکە خەڵک جێ لێدە لە پاشی بۆی بەدیار دەکەێت ئەو شتانی ئەو باز دەکە هیچ پەیوەندی بە شریعەت ئیسلام دەتەنها بریتێ زانست ڕۆشنبیریەشی تێ ڕۆشنبیریەکی گشتیە علاقی بە زانستە شەرعیەکان نیە زۆر زاربێت کەسێکمان دیتە باچی گیان لەبەر و دڕندە و ئەو بابەتانەی کردی ئەوە زانیاری گشتین و ڕۆشنبیری گشتیە ئەو ڕۆشنبیری گشتیانە پەیوەندی بە ئیسلامدا نییە بێ لەسەر ئیسلام حسابکە یان جێڕانەوەی چیرۆک کە ئەم چیرۆکانێ دەجێڕیەوە کە ئەو ڕۆشنبیری گشتیە خەڵکی سفادە لێ دەکەم بەڵام نابی بیخیە سەرچی سەر ئیسلام ڕێوا ئیسلام و ئەو چیرۆکانی ڕێگای بەمدایە بجێڕنەوە یان ئەو ڕۆشنبیری گشتیە من باز دەکەم ئیسلام ڕێگای پێمەدایە تۆ ناکری هەر شتێک بخوێنی لەسەر مینبەردا باز بکەیت دەبی نابی وەکو چبی وەکو حاتب اللەیل کە ئەو کەسێک کە بە شەو کە دار کۆ دەکاتەوە هەموو دارێک کۆ دەکاتەوە بەڵکو دەبی کەسێبی کە هەڵسەنگاندن لە بۆ شتەکان بکەیت بۆ شتەکان چی لێ بکەین هەڵبژێت هەڵبژاردن هەبی بۆیە ڕۆشنبیری گشتی کاتێک بەکادێنی بۆچی ڕۆشن بۆ ئەوەی ئینسانێکی کراوە بێ بتوانین لەگەر کەسانی کراوە بە بەسمانچێت لەسەر حیسابی مەبادی و پەیامی خۆت نەبی کراوە بۆ چونکە ئینسانی موسڵمان کراوێ بۆیە دەبینی کە کاتێک دەبینی تەمەشا دیانەتەکانی تر دەکەین دیانەتی ئەهودی غێری دیانەتی خۆی قبول نییە هەروەها ئەگەر بۆی بکرێن ژیانیشیان لێ دەستێنەوە بە هەمان نەسڕانیەتیش ڕوویدا شتەکە ڕوویدا کاتێک دەبینین کە ئەسپانی ئێستا کە دەکەوتەوە دەست نەسڕانیەکان حاکمی تفتیش دادنێن کە ئەو هەموو شوێنە کە قورتوبە و ئەو شوێنە جوانجوانانەی کە حەضارەتی ئیسلامی تێدا بوو چەندەها خەڵک هەموو تێدا موسڵمان بوو هەموو خەڵکیان لە دینی خۆیان لە دینی خۆ قەڵاچۆ کرد بۆ دەبینی ئێستاکە کە گوندێک ببینەوە کە برێن کاکە لە ئەسپانیا ئەو شوێنە موسڵمانی تێدایە بەڵام کاتێک دەبینی دەگەڕێنەوە سەر جیهانی ئیسلامیدا هەر لە کوردستان دەبینی ئەوە عنکاوە هەیە لە شەقڵاوە هەیە لە دیانە هەیە هەروە لە کۆیە دەبینی گوندێک هەیە شارێک هەیە گەڕێکێک هەیە کە هەموو شەی تێدایە نەسڕانیەکانی تێدایە مسلمان قبوڵی بەرامبەر دەکات لۆ چونکە دینەکەی پێ دەڵێ کاکە تۆ دەبی لەگەر نەسڕانی بژی تۆ دەبی یەهودیت قبوڵ بی وەکو لەگەر ژیان دوشتمان هەیە ئەمە زۆر تێکەڵی دەکەین وەکو عەقیدە من قبوڵی عەقیدەی کەسێکی نەسڕانی و یەهودی ناکەم بەڵام وەکو ژیان خی پەروەردگار دەیە ژیانیان لەگەر بکەن خواردنیان لەگەر بخۆن هاتوچیان بکەن ژنیان لێ بخوازن کەواتە ئەوە پێدەین کرانەوەیەکی کرانەوەیەک لە سنووری شەرعدا هەروە قبولکردنی ئەوش بە هەمان شێوە هەروە دەبتە خۆگونجاندن کە خۆگونجانەیەک بتوانانی کەسێکی بتوان لەگەر چونکە تۆ ڕۆشنبیریی گشتیە شارەزای عرفی ئەو کەسانەی زاروێ بابەتەکە پەیوەندی بەدینی نییە پەیوەندی بە عرف هەیە تۆ کاتێک عرفی کەسێکی هەندی دەزانی دەی چی لێ دەکەی دەی ڕێزی نەگری ئەو ڕێزگرتنە دەبتە هۆی ئەوەی سی ئەو کەسە تو خۆش بوێ هەروکە کاریگەریت هەبی هەروەها کاتێک دەچی شت کاتێک دەبینی ئەو بانخوازانەی کە چوینە ئەو دەوڵەتانە کە کاتێک بازرگان بوون کاریگەری هەبوو لەبەر ئەوەی سیە خوایان گونجاندیە بتوانین لەگەر عرفی وێ چ پێویستە ئاگاداربوون لە کەم و کوڕیەکانی بەرامبەر ئەگەر ڕۆشنبیریەکی گشتیت هەبی کەواتە ئاگادارین لە کەم و کوڕیەکانی بەرامبەر فەلسفەیەک دەخوێنی تاریخی غرب دەخوێنیەوە هەروەها بابەتێک لە بابەت کێت بابرێن عرف و عادەتی قەومێک دەخوێنیەوە لەو کاتێک کەم و کوڕیەکانیان زۆر بە ئاسان دەزانی کەوا دەتوانانی ڕخنیان لێ بگری لە بۆ ئەوەی چ بکەن لە بۆ بەرەو چاچی بڕۆن هەروەها دەتوانانی هەسەنگاندن بۆ شتەکان بکەین لە بینی ئەوەی لای تۆ هەیە ئەوەی لای ئەوان هەیە ئەگەر بێت ڕۆشنبیریەکی گشتیت هەبی هەروەها گۆڕانکاری ئەرەیی بەواسطەی ئەم ڕۆشنبیری گشتیە دەبتە هۆی ئەوەی چی دەبتە هۆی ئەوەی تۆ بتوانی گۆڕانکاریەکی ئەرەییە ئەرەیی دروست بکەین نەکردنی هەڵا کە ئەو کەسە دەبتە هۆی ئەوەی کە هەڵەیەک نەکا کە لە ئەگەر بێت و ڕۆشنبیریەکی گشتی بێت تۆ ناکەوی هەڵا کاتێک دەچێت شوێنێک ئەو شوێنە ڕۆشنبیریەکی جودایە یان عرف و عادەتێکی جودایە تۆش تۆ بە بەواسطەی ئەو ڕۆشنبیری گشتی کە پێیات کردووە
بە شێوەیەک مامەڵە دەکەی تۆ مەقبوڵ دەبی تۆ خەڵکەکەی ئەو شوێنە پێت سەرسام دەبن دەنێ بەڕاستی ئەو کەسە توانای هەموو زۆر بە ماوەیەکی بێتە ناو دڵمان چۆن توانی بێتە ناو دڵی ئەو خەڵکە لەبەر ئەوەی ئەو کەسە ڕۆشنبیریەکی چی هەیە ڕۆشنبیریەکی گشتی هەیە بۆیە کەسی پێشنگ کە کەسی پێشنگی موسڵمان کە دەیوێت کاریگەری هەبێ بۆ ئەوەی دەپێویستە فەلسفەی بەرامبەر شارەزابی هەروە مێژووی بەرامبەر شارەزابی مێژوو گەڵانی تر شارەزابی بۆ ئەوەی خوێندنەوەی بۆ بکە زانستی تێدا کۆ بکاتەوە بۆ ئەوەی چی نابێت پشتگوێ بخوا ئەو بابەتانە بۆ ئەوی بتوانیت ڕخنیان لێ بگری بتوانێت هەڵسەنگانیان لێ بکە هەروە کاریگەری ئەو جۆرە کەسانش بەواستەی هۆی ڕۆشنبیری ئەوەی تۆ دەتوانی کاریگەری کە فەلسفەی خراپ و هەروە ژینگەی خراپ لەسەر نەبێت پێش ئەوەی تۆ بچێ ژینگەکە تەواو خوێنی تۆ هەڵسەنگاندن لە بۆ کردیە کاتێش دەچی ئەو ژینگەی هیچ کاریگەری تێناکە بەڵام ئەگەر بێت و ڕاستەوە خۆ چێناوە بابەتەکەی تەنها ئەگەر بێت و زۆر شارەزابی لە زانستی علومی ئیسلامیەکان هەروە پسپۆری خۆشتەوە بەڵام کە گرنگیت بە بواری چ نەدا کە بواری ڕۆشنبیری گشت نەدا زۆر زاروێن کە فێڵێک لێ دەکرێت کاتێک کەسێک دەبینی کە لەم سەردەمەیدا کە لە زانستە شەریعەکان شارەزایان بەڵام ئاگای لە بازار نییە ئاگەی لە بازارنی کاتێک دەستە بازار زۆر بە ئاسانی فێری لێ دەکرێت بەڵکو کەسێک کە زانست شەریعەکان دەخوێنی پێویستە هەموو شتەکانی کە پەیوەستە بە خەڵک شارەزاوی کە ئەوڕۆ چ زاوەرە بازرگانیەک هەیە لە فلان سوپەرمارکێت چ کارێکێت چش بچێک مامەڵە دەکرێت ئایا دوکانەکانی چی و چینە و چی دەکەن ئایا ئەو مامەڵە بازرگانی کە دەکرێن ئێستا لەو سەردەمی چۆنە و چۆنیە ئەو هەمووی بەواسطەی ئەو ڕۆشنبیریە کە گەشتی پیا دەکەن دێ چی دەکەم دێ بڕیان لەسەر ئەم بابەتانە دەدا ئەو بابەتانە تا چەند لەگەر ئیسلام دەگوجن ئیسلام ناگوجێت ئەگەر تەمەشا غەرب بکەین غەرب لەو بوارەدا کە توانیتیان بسنە ناو دڵی ملەتان یان نەتەوەکان دەبینین زانستێکیان بەرهەمێنا ئەو زانست پێ دەوترێت زانستی ڕۆژهەڵات ناسی هەر ڕۆژهەڵات ناسەکان ئەو زانستەیە کە کەسێکی ڕۆژ ئاوایی گرنگجی بەچێ بە ڕۆشنبیری بابرین ڕۆژهەڵات دەدا کەسێکی ڕۆژ ئاویمان هەیە کە گرنگجی بەچێ دەدا بە زانستەکان ئەو زانستەکان کە لە ڕۆژهەڵاتدا هەیە ئەم ڕۆژهەڵات ناسانە بوویتە هۆی ئاسانکردنی ئەوە کە دەوڵەتان بتوانن کۆنتترۆلی کە ملەتانی تر بکەن کاتێک دەبینین کە حملەی کە ئەو حملە ئیسیماریانەیە کە دروست بداگیرکارانەیە کە دروست بە لەلایەن فەڕەنسا و لەلایەن بەریتانیا و هەروە پێشەوەی ئیسپانیا و پورتوغال و ئەو بابەتانە کە پێش ئەوەی حملەیەکی ئیستیکشافیان دەکرد بۆی بزان ئەو ملەتە کو دەژی کەسێکیان دەنار بە ناوی کە توێژینەوە دەکات بەناوی کە زانیست و زانیاری کۆ دەکات و دێم کۆڵان بە کۆڵان و هەروەها گوند بە گوند و هەروەها شار بە شار دەگەڕا هەر شتێکی دیتبات تۆماری دەکرد و دەینووسی و تەسەڕس و کەڵکی ئەو ملەتە چۆن و تەسەڕف دەکە ئیعتیقادیان چۆن و چیان پێ خۆش و چیان ناخۆشە بە سوتوڕە دەبن بە سوتوڕە نابن چۆن دەتوانی ئەو هەموو شتانەی ئەو داتانیان کە خڕکردەوە بۆ هۆی ئەوە بتوانن بڕیان لەسەر بدەن ئەو ملەتە پێویستی بەچیە بۆیە کاتێک ئەم زانیاریان کۆکراوە کە تەواو شارەزاییان لەسەر ڕۆژهەڵاتەکان هەبوو ڕۆژهەڵاتەکان هەبوو توانیان ئەو ملەتە زۆر بە ئاسانی چیە کە کۆنتترۆل بکەن لەم سەردەمەش دەبینین کە ئەو پێگا بابرێن سۆشیال میدیای کە ئێستا هەیە خاصەتەن کەناڵە کۆمەڵایەتیەکان و وەکو فەیسبوک و هەروەها ئەو بابەتانەی تر کە ئەوە تەنها زانیاری لەسەر تاکەکان کۆ دەکاتەوە عێراق کە خەڵکی عێراق خەریکی ئەویشانە ئەوەندە ڤیددیۆی ئەو بابەتە دەکەنەوە ئەوەندە ڤیددیۆ ئەو بابەت دەکەنەوە کۆمنتەکانی زیاتر ئایا جوونە یان مەدح ئەرەیە یان هەموو ئەو داتانیان لەبەردەستیە هەموو ئەو داتایانیان لەبەردەستیە ئەو داتایانە دەبتە هۆی ئەوەی چێ کە ڕۆشنبیریەکی گشتیان هەبی لەسەر ئەو ملەتە کاتێکیان هەیە ئەو ملەتە کۆنتترۆل کەن زۆر بە ئاسانی دێن کۆنتترۆل دەکەن ئەوان دێن لە شتی خراپیان بەکارهێنایە لە شتی خراپیان بەکارهێن بۆ ئەوەی بۆ چەسانەوەی گەڵان بۆ تەوسانەوەی گەڵانی کاتێک دێ عێراق داگیر دەکەن و کاتێک دێن خەلیج داگیر دەکەن و هەموو بوویتە هۆی تەوسانەوەی نەتەوەی موسڵمان ئەو نەتەوەیان چ لێکردی تەوسانەوە ئایا بۆ موسڵمان ناکرێ ئەم بوارە بەکاربێنی بە شێوەیەکی دروست کە کاتێک دەبینی ئەگەر بێت و گەڕێنەوە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگیان بە زمانی بەرامبەردا سریانی و هەروەها عیبری ئەو بابەتان لەبەرەوەی شارەزای چ بن شارەزای
عرف و عادەتی ئەوانە بن بتوانن مامەڵەیەکی تەندروست و چاکیان لەگەر بکەن. هەروەها کاتێک دەبینین کە موسڵمانیان نایتە شوێنەکانی تر کە وەکو ئیمپراتۆری فارس و ئیمپراتۆری ڕۆمان هەبووە بە هەمان شێوەیە کە زانیتیان ئایا ئەوانە چۆن ژیاری ئەوانە چۆن و چۆنین ئەو دەسەڵاتێکی هەیە بنزینەکانی چییە. بۆی موسڵمان دەبێ زۆر لە بواری ڕۆشنبیریدا کە دەستێکی باڵای هەبی خاستە ئەو کەسانەی کە لە بواری داعاوی بانخوازی ئیش دەکەن ئەگەر بێت و لە بوارێکی فکریە کەواتە گرنجێژی تەواو بە بواری فکری بدا. ئەگەر بێت و کەسێکی بانخوازە لە بواری خێزانی بتوانی کە لە ڕۆشنبیریشی تەواو دروست کۆب کات و لەسەر بواری کۆمەڵایەتی کە بواری کۆمەڵایەتی لە ناو ملەتانی ترکە بەچ شێوەیەکە و لە ناو موسڵمانیانیشدا بەچ شێوەکە لە جانبی ئەخلاقیش کەسێک دێ بانخوازە بە هەمان شێوە دەبی بەراورد کە لەگەر چی لەگەر ئەو ڕەوش و ئەو ئاکارەی نەناو ملەتانی تر هەیە. ئەوەش بەس دەتوانی ئەو بەراوردە بکرێت بەوەی کە بتوانی کە ڕۆشنبیریەکی گشتیت هەبی. ئەو ڕۆشنبیری گشتێ دەتوانی تۆ هەڵسانگاندن دروست بکەین لەبینی چی لەبین ئەوەی کە ئەوەی تۆ هەیتت کە پێویستە گرنگی پێ بدەی و ئەوەکەی کە خەڵکی تریش هەیە چۆن دەتوانی هەڵسەنگانی لێ بکەیت چۆن دەتوانین ڕخنەی لێ بگریت چۆن دەتوانی بەرەنگاری لێبیەوە ئەگەر بێت و ئەو ڕۆشنبیریە گشتیە بانخواز نەیبی یان کەسێکی پێشەنگ نەیبی زۆر بە ئاسانی دەتوانی چیە بە فەلسەفەیەک لەو فەلسەفانێک کە فەلسەفەیەکی تۆکمەبی کەسێکی زیرەکیش بێ قسەی لەگەر ئەو پێشەنگە بکە لەوانەیە بتوانی چی لێ بکە بەلاڕێیدا بدە و پەشیمانی بکاتەوە هەروە لەسەر ڕێڕەوەکەی خۆی لابدا. زۆر زار دیتیزمان کە چەندەها کەس بێژەرێکی چاک بووە بێژەرێکی چاک بووە لەسەر کەناڵی لە کەناڵێک لە کەناڵەکانی موسڵمان. بەڵام لەبەر ئەوەی ئەو ڕۆشنبیریەی گشتیەکەی هاتیە بە شێوەیەک لە شێوەکان خوێندێتی کە لە پاش ئەو ڕۆشنبیری گشتە بوویتە هۆی ئەوەی بەلاڕێیدا بدە. ئەگەر بێت و زانستە شەرعیەکانی لەلابە لە پاش ئەو ڕۆشنبیری گشتشی خوێن بە لەو کاتێک تەوازنێکی دروست دەکرد بەلاڕێدا ناچوو بەلاڕێدا ناچوو هەروەها گوم ڕاش نابوو. زۆر بابەت هەیە کە ئەو بابەتانێکی ئێستا کە لەناو چینی موسڵمان بڵاویتەوە کە بە ناوی گەشەپێدانی مرۆیی ڕاستە ڕۆشنبیریەکی گشتی تێدا هەیە بەڵام گەشەپێدانی مرۆیی بۆ هەموو کەسێک چاک نییە بۆ هەموو کەسێک باش نییە. ئەگەر بێت و ئەو کەسە بۆ کەسەی باشە کە شارەزایەکی تەواوی چی هەیە لە زانستە شەرعیەکانی هەیە ئینجا گەر بێت و گەشەپێدانی مرۆیی کەسێکی ڕاهێنەر لە گەشتانی مرۆیی کە بۆی باس کرد زۆر دەتوانی هەڵسەنگان بکە بزانی چی هاانشت کە وەردەگری و هاانشت وەرناگری. بەڵام ئەگەر بێت و گەنجێک بین ئەو دەورەی لۆدابنێ ڕاستەخۆ لەکنی دەبتە عەقیدە و لە پاشەوە لەکنی دەبتە بیر و باوەڕ لە پاشەوەی بۆ بیر و باوەڕ ئەو کەسە زۆر ئەستەمە کە بێتون سەر لە نوێ بێ چای بکەینەوە ئیلا ما ڕەحیمە ڕەبی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.